بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت. بەڕێزان ناوەندی سیاسی و ڕۆشنبیری و ئەکادیمی لە کوردستان ئەو ناوەندە گرنگ و هەستیارانن کە ڕۆڵ و کاریگەری و جێپەنجەیان لە ژیانی تەواوی کۆمەلگا و یەک بە یەکماندا هەیە. لە هەمان کادا ڕۆڵی هەر یەک لەو ناوەندانە بەجیا و کاریگەریان لەسەر یەکتر ئاراستەی ژیانی ئێستا و هەداهاتووی کۆمەلگا و تاکەکانی دیاری دەکەن. لەمڕۆدا بەهۆی گوتاری زاڵی سیاسی و فراوانبوونی ڕوبەری سیاسیەوە ناوەندی سیاسی کاریگەری خۆی لەسەر ناوەندەکانی دیکەی ڕۆشنبیری و ئەکادیمی دروست کردووە. هەر بۆیە پێویستە بپرسین لە ئێستادا بەردۆخی سیاسی لەم هەرێمەدا بە چ ئاقار و ئاراستەیەکدا دەڕوات؟ ئایا لە ناوەندی سیاسی بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە شتێک هەیە بە نێوی فەلسەفەی سیاسی؟ ئەگەر نییە چۆن فەلسەفە بۆ نێو کاری سیاسی بجۆزینەوە؟ ئایا ئەوەی لە نێوان ئۆپۆزیسیۆن و هێزەکانی دەسەڵاتدا هەیە بەتەنها گرفتی گەندەڵی و شەڕی دەسەڵات و نادادوەری و دژە یاسایە، یاخود گرفتەکە نەبوونی سیستم و فەلسەفەی سیاسی و حکومڕانیە لە کوردستاندا؟ ئایا سیاسەتێکی خاڵی لە مۆڕاڵی سیاسی و دیموکراسی و مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا دەتوانێت هەڵگری فەلسەفەیەکی دیاریکراوی سیاسی و حکومڕانی دروست بێت؟ لە ئاواباردۆخێکدا کاریگەری کوتاری زاڵی سیاسی لەسەر ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکان تا چەندە و پەیوەندی نێوانیان چۆنە؟ کۆمەلگای کوردی بەم حاڵەوە چەند توانای بەرهێنانی ڕۆشنبیری هەیە؟ ئەگەر بەرەم هاتووە ڕۆڵ و کاریگەری تا چەندە و ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکانی ئێمە چەند توانیوانە بەرەنگاری کوتاری زاڵی سیاسی ببنەوە و تا چەند لە توانایاندا بۆ هێزێکی معنەوی و کاریگەر و فشار دروستکە بن؟ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای سیاسی و ناوەندی ڕۆشنبیری و نێوەندی ئەکادیمی لە کوردستان و وەڵامدانەوەی و پرسیارانی لەسەرەوە ئاماژەی پێکرا. لە چاوپێکەوتنی ئەم جارەدا میوانداری بەڕێز دکتۆر ئازاد حەمە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە فەلسەفە و مامۆستای فەلسەفە لە زانکۆی سلێمانیمان کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە. دکتۆر ئازاد بەخێر بێی بۆ بەرنامەکە. دکتۆر جان من پێم خۆشە سەرەتا بۆ پرسیارە بێمەلات بەوەی کە ئایا لە ئێستادا بارودۆخی سیاسی لە هەرێمدا بە چ ئاقار و ئاراستەیەکدا ئەڕۆ و خوێندنەوە هەڵسەنگانی تۆ بۆ بارودۆخی ئێستای سیاسی و ناوەندی سیاسی کوردستان چییە؟ ئەوانەی قساکەن لەسەر بارودۆخی سیاسی کوردستان ڕۆژانە کەم نین، واتە قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی کوردستان تا ڕادێ بووە بە جۆرێک لە کاوێش سیاسی و خۆجوینەوە. بەس بە باوەڕی من دەبێت لە قسەکردنەکانە جۆرێک لە وەرچەرخاندن ڕوودات بۆی ئەو وەرچەرخاندنە ڕوودا دەوێت سیستەمی زمانەوانی گفتوگۆکان بگۆڕێت. ئەگەر جدیتر قسە بکەین لەسەر ئەو تەوەریە لەم لایەنە ئێمە ئەتوانین شتێکی ئەو تۆ بڵێنکەوە من بەستمەوەی قسەکردن لەسەر نادادپەروەری نایەکسانی کۆمەڵایەتی گەندەڵی غەدرکردن لە ئافرەت لە منداڵ ژینگە پیسکردن دەیهار دیاردەیتر ئەمانە مانای ئەو نیان بابەتانە لاوازن بێنرخن کاوێشکاریان تیاکرێنە شێوازی قسەکردنەکان کاوێشکاری تێکراوە کەواتە ئێمە ئەبێ سیستەمی زمانەوانیمان بگۆڕین کاتێکە قسە دەکەین لەسەر نادادپەروەری لەسەر گەندەڵی لەسەر ناتەبایی لەسەر بێمافی بێدادی و دەیا دیاردەیت خودی بابەتی دیموکراسیەتیش بۆ نمونە خودی مەسلەی ئایا پێچەوانێکی دیموکراسیە دیکتاتۆریەتە یان دیکتاتۆرێتێکی شەفافە ینی بێچەک کار دەکات و زۆر دیاردەیتر مەبەستی من ئەمەیە لێرەدا گۆڕینی شێوازی گفتوگۆ ئاخافتن هێنانە پەیڤین لەسەر ئەم دیاردانە گرنگە لەبەرەوە ئاراستەیەکی زۆر کاوێش سیازی وەرگردووە کە ئەو ئاراستەیە وەردەگرێ بە باوەڕی من گفتوگۆکان نەزۆک دەبن عقیم دەبن هیچ بەرەم نایەنن هیچ تازەگەریەک لە گفتوگۆکانە نابێ کە نەبوو شتێک نییە بناوی چارەسەرەوە چونکە کاتێک کە کێشە هەیە لەبەرەوەی کێشە هەیە قسەکردن هەیە گفتوگۆ هەیە کە قسەکردن هاتە پێشێ کەواتە بێدەنجی دیهەید و خواحافیز بێدەنجی نامێنێ کە بێدەنجی نەما قسەکردنێ کاتە قسەکردن بۆ چارەسەرکردنە کەواتە بە دوای چارەسەرکردنی ئەو پرۆبلێماتیکانە دەگەڕین کەوا ئێمە چارەسەریکەین. لێرەدا ئەگەر سێری باروداخی سیاسی ئێستای کوردستان بکەین بڵێن شتە هەنووکە یەکانەوەیە نالەبارە باری سیاسی نالەبارە بەڵام هەندێک لایەنەیە ناوچەکە بارودۆخی سیاسی نالەبارە ناتوانین بڵین ئەستێرێکی سیاسی بە ناوی ئەستێری سیاسی کوردستانە دروستکەین لە هیچ ئەستێرەکانی تر نەکات لە دنیادا و بەتایبەت لە ناوچەیەکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیک لە ئێران و عێراق و تورکیا و سووریا ئەوانە ئەمە ئەو لایەنەیە کە ئێمە بێ لە بەرچاوی بگرین بس ئەمە مانای ئەوە نیە ئێمە پاساودان بۆ ئەوواکەین دەیقەی ناکە بە بارودۆخی سیاسی نالەبار بێت ئەمە ئەوەیان نییە. دووەمیان ئێمە ئەزمونێکمانێ ئەزمموی پاش ڕاپەڕین 22 ساڵی بەسەر تێپەڕی کەواتە ئێمە بێت تەماشا بکەین ئایا چەند نالەبارەکان خۆیان دووباراکەنەوە ناتەباییەکان نایەکسانیەکان ناهەمواریەکان بەدیەکان خراپێ سیاسیەکانە شەڕی سیاسی بەدی سیاسی خۆی دووباراکاتەوە چەند کردوێتی بەدڵنیایەوە هەیە دووباراکاتەوە بەس هەندێک جار لە فۆرمی ترای کاتەوە ڕەنگە بۆ هەندێک کەس تازە بێت
بەس بۆ ئەوانەی کەوا چاودێرن ئاگایان لە بارودۆخەکە ئاگان لە هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی هەیە دەزانن لە فۆرمیترە خۆی دووبارە کردوێتەوە ڕەنگی شەدەسەڵاتی سیاسی لەو بارەیەوە زیرەک بێ ژیر بێ بتانێت لە فۆرمیترە قەیرانەکانی خۆی بەتاڵ کات. بەڵام لێرەدا هەندێک مەسایلی تریش دیسان دووبارە خۆ دووبارە دەکاتەوە سەبارەت بەوەی کەوا ئێستا بۆ نمونە لەگەڵ هەموو هەلومەرجێکە لەگەڵ هەموو بارودۆخێکە جۆرێک لە گفتوگۆ جۆرێک لە کێشە جۆرێک لە قەیران دێتە پێشێ بۆ نمونە ئێستا زۆر جار باس لەوە ئاکرێت زۆربەی میدیاکان قسە لەسەر مەسەلەی گەڕانەوەی دەستور دەکەن بۆ پەرلەمانیە بۆ شەقام قسە لەسەر هەڵبژاردن هەیە قسە لەسەر دەیها دیاردایە لەم 6 مانگەی ڕابردوودا و لە 3-4 مانگی داهاتوشدا بەڵام گشت ئەمانە ئێمە بەرەو چۆ دەبات ئایا ئەمانە فێری ئەومانەکە ئێمە چۆن پرۆبلێماتیکەکانی خۆمان ئیشکالیات کێشەکانی خۆمان چارەسەرکەین ئایا ئێمە لێزانین لە چارەسەر سیاسییانی ئەتوانین چارەسەر دێن ئایا ئێمە ئەزانین پەیوەندیەکەی لە بینی کێشە و چارەسەر کەواتە ئێمە بێ بزانین پەیوەندی لە بینی کێشە و چارەسەر چییە بۆی ئێمە ئەمە تێبین ئەبێ قدرەتی بڕیاری سیاسیمانێ بە بڕیاری سیاستنا لای سیاسی نیە بەقەدەوەی لای ڕووناکبیریشە لایە و کەسەشەکەەوە ئەتوانین بڵین چاودێرە لایە و کەسەشەکەەوە وەفاداریەکی سیاسی بەرامبەر بە نیشتیمان بە خاکەیە ئەمانە هەموو لە کۆنتێکستێکە لە سیاقێکە پەیوەندیان بەیەکەوە هەیە. دکتۆر ئازاد یەکێک لە کێشە و قەیرانە قوڵەکانی بارودۆخی ناوەندی سیاسی ئەمڕۆ لە هەرێم تا ئەمەژە بۆ وەکرێکە گرفتی گوتاری زاڵی سیاسی و دەستبردنی سیاست بۆ هەموو پتەکانی ژیان و بە سیاسیکردنی ژیانی کۆمەڵایەتیە سەرنجی تۆ لەسەر گوتاری زاڵی سیاسی لێرە هەندێک شتێ بێ باسی بکەین چ قرتاندنی کوردستان لە جیهان بە باوەڕی من زەلیلکردنی کوردستان داماوکردنی کوردستان ئێمە بێ لە کۆنتێکستێکە کوردستان و جیهانیش ببینین بەڵام ئێمە ئێستاکە لە کۆمەڵگایەک دەشین کۆمەڵگایەکی سیاسیە بەڵام هەموو مرۆڤایەتی ئەمە دەکات نەکەرێمە بەتەنیا ینی ئەستێرەی ئێمە ئەو ئەستێرانی کە مرۆڤتیایژی گشت ئەو ئەستێرانی کە مرۆڤتیای ژیاوەتیایژی ئەم ئەستێرانە کۆمەلگای سیاسین چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە لە ڕستەوە دەست پێ بکەین تا ئێستا دوو دەربڕینمانە هێرشیان ئەوەی کەوا مرۆڤ ئاژەڵێکی سیاسیە مرۆڤ با بڵێن ئەوە باس لەوە دەکا کە چۆن ئاژەڵێکی سیاسی ئەم ئاژەڵە سیاسی چیمان پێ دەڵێ ئێمە کەواتە ناو کۆمەلگایەکی سیاسیین کەواتە کۆمەلگای سیاسی لە هەموو شوێنێک هەیە هیچ کۆمەلگایەک نییە کۆمەلگایەکی سیاسی نەبێت تەنها کۆمەلگایەکی ڕوت و قوت نییە کەواتە لە هیچ شوێنێک لە هیچ کۆمەلگایەک لە هیچ ئەستێرەیەک کە بوونەوەری تیابێت ئەوە نییە بڵێن خەڵک تەنها بەبێ سیاست بژی بەبێ سیاست ژیان نییە بەڵام کۆمەلگا سیاسیەکان دابەشکراون بە چەند بەشێکە بەشێکی کۆمەلگایەکی سیاسی ڕاقیە کۆمەلگایەکی سیاسی بێقەیرانیان کەمتر قەیرانە یا هەیە نوقمی قەیران و گرفتە کە بڵێن کۆمەلگای سیاسی ئەمە هیچێکە لەو کۆمەلگا سیاسیانەی کە لێوان لێوە لە کێشەی سیاسی و ئەندازیاری خوڵقاندنی کێشەی سیاسی بچکۆلە بچکۆلە گەورە گەورە دەمدەمی تازەی هەیە باشە کەواتە ئێمە گە تەماشای هەنووکە بکەین هەنووکەی ئێمە چییە هەنووکەی ئێمە ئێستاە هەنووکەی ئێمە ئەو تێکرای ئەو کێشە سیاسیانەیە کە هەن ئەمڕۆ کۆبوونەتەوە کە بە باوەڕی من بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە کە چۆن ئەو حیزبە سیاسیەکان ڕەفتار لەگەڵ یەکەکەن چۆن ئەمان دوای ڕەفتارەکەن لەگەڵ ئەمەی کە پێڵێن هاوڵاتی وای پەیوەندی نێوان هاوڵاتی و دەسەڵاتی سیاسی کە بە باوەڕی من هێرچێکە لە لاواسترین لە پەیوەندیەکان یان با بڵێن ئەگەر باس لە کۆمەلگا سیاسیەکان بکەین چەند کۆمەلگایەکی سیاسی هەیەکەوە لێ نەزانە ناشارستانیە لە پەیوەندیکردن بە هاوڵاتیەوە کۆمەلگای سیاسی ئەمە هیچێکە لەو کۆمەلگایانە کە بە باوەڕێمە کارێکی زۆر بکەین بۆ ئەوەی کەەوە بۆی کە وا بکەین سیاست پراکتیزە بێ بە شێوەیەکی شارستانی هاوچەرخانە یعنی زۆر جار ئێمە دەبێت بریلەوە بکەینەوە فلان حیزبی سیاسی چی لێ بکەین بۆی حیزبێکی مرۆیی بێ حیزبێک بێ ڕەفتاری سیاسەکەی شارستانی بێ ئەو حیزبەی کەوا ڕەفتاری سیاسەکەی شارستانیە مرۆییە کامە حیزبە ئەبێت چۆن بێت کەواتە ئێمە لێرەدا قسە لەسەرەوە دەکەین کەوا کۆمەڵگەی سیاسی دەبێت کۆمەلگایەک بێت کەوا لە دیالۆگدا بێت هاوڵاتی لەگەڵ دەرەوەی خۆی و هاوڵاتی لە ناوەخۆی ینی هاوڵاتی لە بینی خۆیانە جگە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ سەرەوەی خۆی کاکە دەسەڵات کێشەی ئەو کۆمەلگایانی کە کۆمەلگای سیاسی ناهاوچەرخن ناشارستین ئەو کۆمەلگا سیاسیانەیەکەوە دەسەڵاتی سیاسی لە هەوای سیاسی خۆیەتی کەواتە حسێب بۆ دەنگی سیاسی ئەوی تر ناکرێت کە هاوڵاتیە کە زۆری نەکات بە هەمان شێوە لە ناو کایە سیاسیەکە دیدێکی دەڕۆینێکی تر هەیە بۆ بارودۆخی ناوەندی سیاسی ئەمڕۆ دەوتری ئێمە هەمومان بەشدیارین لە کای سیاسیە بەڵام
کەممان هۆشیارین لە کای سیاسیە. سەرنجی تۆ سەبارەت بەو تێزە چیە؟ خۆی بەڕاستی سیاستکردن هەر خۆی سیاستکردن پلێکە لە هۆشیاری، پلێکە لە هزرەوانی، واتە زۆر جار دەوترێت سیاسی واتە ئەو کەسێک کە بیریارە کە هزرەوانە، بەڵام ئایا ئەمە چەند لە ناوچەی ئێمە پیاڕۆ دەکرێت پیاڕۆ کراوە؟ پرسیارەکە ئەمەیە. ئایا سیاسی ئێمە فعلەن من ئینکاریەوە ناکەم تاکوتەرا دەبێ هەبێت بە تاکوتەرە لە کۆمەلگایەکی سیاسی گەوری وەکو کۆمەلگای سیاسی کوردی کە ئەزمونێکی تێر و تەسەلی هەیە کەوتاری ناسیۆنالیزمەکەی پتر لە 100 ساڵە معقول نییە تاکوتەرایەکی هوشیاری سیاسی هەبێت کە زۆر جاریش ئەو تاکوتەرایە هەر لە ناو خودی کای سیاسەکە لە ناو ئەو زۆنە و بازنە سیاسیە فرامۆش دەکرێت، پەراوێز دەکرێت، بێدەنگ دەکرێت، سەرکوت دەکرێت، کەواتە هوشیاریەکە بە شێوەیەکی تر بە زیانی کەوتوتەوە. کەواتە خودی سیاست ئێمە بێ قەناعەتمان بۆ هەبێ خوڵقاندنی شیاویە، خۆی بوارێکە بۆ خوڵقاندنی هزرەوانی بیریاری، چونکە سیاسی خۆی بیریارە باشە، کەواتە ئەوەی کەوا سیاسی بیریارە ئێمە بێدان بۆوا بڵین چی لە پشت بە بیریاریکردنی سیاستەوە بووە، بە دڵنیایە و فەلسەفە بووە. لەو کۆمەڵگانی کە فەلسەفە پشتی لە سیاست کردووە یا ببوورە لەو کۆمەڵگانی کە سیاست پشتی لە فەلسەفە کردووە، واتە سیاستێک پەیڕۆ دەکرێت لە دەرەوەی فەلسەفە، واتە سیاست لێوان لێو نییە لە فەلسەفە، ئەو کۆمەڵگایانە سیاستەکەی بێ ئەندازە شەکەتە، بێ ئەندازە ناشارستانی. کەواتە ئەگەر ئێستا ئەو پرسیارە بکەین ئایا لە ناوەندی سیاسی ئێمەدا بەدەسەڵات و ئۆپۆسیۆنەوە شتێک هەیە بە نێوی فەلسەفەی سیاسی، شتێک لە ئارادایە بوونەوە؟ شتەکە ئاوایە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوی بڵێن ئێمە کوردین نەتەوەین وتارێکمان هەبوو بە ناوی وتاری ناسیۆنالیەوە، بە دڵنیایە وتاری ناسیۆنالی خۆی بەشێکە لە وتاری بڵین فەلسەفەی سیاسی، بەڵام چەند ئەمە دەرچی پێکراوە کە وتاری ناسیۆنالیزم پرۆسەیەکە لە فەلسەفەی سیاسی. ئەمە لایەنێکی تریان ئەوەیە چەند ئێمە ئەمانی کە سیاست دەکەن مەبەستم ئێمە من و تۆنین چەند ئەو قەناعەتە هەیە ئەو تێگەیشتنە هەیەکەوە خودی سیاست کردەیەکی فەلسەفیە، کردەیەکی هزرەوانیە، واتە کاتێککە فەلسەفە کە پرۆسەیەکە لە بیرکردنەوە، ئەم بیرکردنەوەیە کاتێککە لە پشت کردەی سیاسیەوە دەبێت بە دڵنیاییەوە شتێکی تر ئەزمونێکی تری سیاسیە خوڵقێنێ، ئەمە لە کۆمەڵگای ئێمەدا نییە، لە بەرەوەی ئاگایی بۆ ئەوە نییە کە سیاست بوارێکە لە هزرەوانی، بەقەدەوەی سیاست وەک شتێکی ئۆتۆماتیکی وەرگیراوە، سیاست بۆ سیاست وەکو هونەر بۆ هونەر، یعنی سیاست پرۆسەیەکی زیاتر دابینکردنە لای ئێمە، مسۆگەرکردنی کۆمەڵێک کێشەی نەتەوەیی، چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی و تێرکردنی ئەو برسیە سیاسیە کە هەمانە لەبەرەوەی ئێمە هەمیشە لێدراوین، هەڵواستراوینە ئاودی و کراوینەتە سنوورەکان، چۆن ئێمە لە سنوورەکان ئاودی و نەکرین بگەڕێنەوە نیشتە جێبین لە خەیمە نەبین، یعنی سیاست بەپێی ئەو مێژوەی ئەو دێرۆکەی لە منتیقەکەی ئێمە لە پشتیەوە بووە خۆی وەک فەلسەفە نەبینیوەتەوە، یان فەلسەفە نەیتوانیوە سیاست بەخێوکە بۆ چکە خودی سیاست باوەڕی بەوە نەبووە کەوە فەلسەفە ئەتوانێ ئەمە بکات. باسی ئامادەجی چەمشی ناسیۆنالیزم کرد لە نێو عەقڵی سیاسی کوردیە، ئەمە بۆ خۆی ئەبێتە دلیل و ئەبێتە بەڵگەیەک لەسەر بوونی فەلسەفەی سیاسی لە نێو کای سیاسی و عەقڵی سیاسی کوردیە، بەڵام هەر لەسەر خودی لەسەر چەمکی ناسیۆنالیزم خۆی دەوترێت ئەم چەمکە بۆ خۆی چەمکیشی غەمبار و گرفتارە، چەمکیشی بریندارە، چەمکی ناسیۆنالیزم چەمکیشی کەم دەست و کەم توانایە. سەپارەت بەوەچی زۆر بە کورتی من ئەتوانم ئەو بڵێم با ئێمە ئەوە نەکەین، ینی یەک وتاری ناسیۆنالیمان نییە، من باس لە کۆمەڵگەی سیاسی دەکەم، کۆمەڵگەی مرۆڤایەتی، یەک وتاری سیاسی وەکی یەک وتاری ناسیۆنالیمان نییە، وتارە ناسیۆنالیەکان فران زۆرا و جۆرن، فڕەزمونن، وتاری ناسیۆنالی عەرەب جیاوازە لە وتاری ناسیۆنالی ئینگلیز، لە لاتین ئەمریکایەکان، لە ئەفریقایەکان، وتاری ناسیۆنالی لە ئەفریقا احتیمالە قوربانێکی زۆری خست بێتەوە، ئەوەی لە شوێنێکی وەکو ئاسیا وتاری ناسیۆنالیزم لە جیهانی عەرەبی توانێتی لە ماوەی لە پاش کۆلۆنیال دیاردەی کۆلۆنیال و لە 50-60 ساڵی ڕابردوودا ئەنجامی دابێ، ڕەنگە لە 50 ساڵێکە لە ئەزمونێکی ڕۆژ ئاواییە زۆرتری کردبێت، کەواتە لێرەدا ئێمە بێ بزانین کە وتاری ناسیۆنالیزم وتار گەلەیەکی جۆرا و جۆرن لە کولتورێک و بۆ کولتورێک لە ئەزمونێکی سیاسی و بۆ ئەزمونێکی سیاسی جیاوازی هەیە و لەسەر ئەوە وەستێ لەو ئەزمونە سیاسەیە لەنا ئەو کولتورە سیاسەیە چۆن سیاست کراوە، چۆنیەتی سیاستکردنەکە ڕۆڵی ئەبێ لەسەر ئەوەی چۆن وتاری ناسیۆنالیزم بەخێو کراوە. ئەگەر لەسەر هەژارێکی زیاتر بۆسم لەسەر هەژاریەکە قسە لەسەر هەژاری ناسیۆنالیزمی کوردیە بەوەی کە هەژارێکی هەژاری هزرێکیەتی ئەوەندە هەژارە چاوەڕێ ئەکات کە گۆرانی بێژێک
ئەم نەتەوەیە بە ئەوانی تر بناسیێنێ ئەم هەژاری و کەم دەستی ناسیۆنالیزم چۆنە بین؟ بەتەکید ئەمە بێگومان ئەمە پەیوەندێکی زۆری هەیە بە نادەوڵەمەندی بە دەستکورتی هیزری وتارەکەەوە لەبەری وتارەکە سەرەتاکانی زۆر پەککەوتە و دەستکورت بووە لەبەر دایم هەمیشە خۆی لە کۆمەڵێک سیمبۆلا بینیوەتەوە بەڵێ مەسەلە سیمبۆلیەکان لە دەستپێکی سەرڵدانی وتارە ناسیۆنالیەکانی گشت کۆمەلگاکانە گشت شارستانەتەکانە گشت کولتورە جیاوازەکانە ڕۆڵی خۆی هەبووە بەڵام کێشەکە هەوەیە تۆ وتارێکی ناسیۆنالیزمی تەمەنی 100 ساڵ زیاترە هەر بگەڕێتەوە بۆ کۆمەڵی مەسائل کە تۆ چۆن بەجلی کوردیەوە لە پاریس بگەڕی بزوت تۆ تاوەکو 20 ساڵمێنی بڵێ کورد ینی بگەڕێنەوە بۆ عێراقی کورد ماوە و نەمردووە یان تۆ مەسەرەن بەشداری بکەی لە ڕێگەی سەمایەکەوە یان نازانم گۆرانیەوە یان مەلەوانێکی کورد بردیەوە ئەم مەلەوانە کووردە ببێت بەمای مەسەلەن بەخێوکردنی وتارێکی ناسیۆنالیزمی کوردی لە چوارچێوێکی دیاری کراودا مەبەستیم ئەوەیە دەستپێکی وتاری ناسیۆنالیزمی کوردی و دەستپێکێکی هەژارانەیە دەستپێکێکی نادەوڵەمەندە دەستکورتانەیە ئەمە بۆ دەستکورتە پرسیارەکە لێرەدا ئەمە دەرەنجامەکەوایە بەس بۆ ئەمەیە بە باوەڕی من بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ هیزری وتاری ناسیۆنالیزمی کوردی خۆی لە ڕیشەدا یعنی لەلایەک هەژارە لەلایەک پەیوەندیدار نەبوو بە هێزرەوە هەروەک وتمان کاتێک کە سیاست پەیوەندیدار نابێ بە فەلسەفەوە سیاست لێ ناگەڕێ شتێک هەبێ بە ناوی فەلسەفەوە فەلسەفە پەروەردەیەکە کاتێک کە سیاست محارەبەی فەلسەفە دەکات ئەمە چی دروست دەکات سیاستێک بەبێ فەلسەفە تا تۆ تەسەوور کە مرۆڤێک بەبێ ڕۆح ڕۆحی سیاست فەلسەفەیە باشە کەواتە دەتوانین پرسیین لە ناوەندە سیاسیەکە ئەوەی کە هەیە لە نێوان ئۆپۆسیۆن و هێزەکانی دەسەڵاتە بە تەنها گرفتی گەندەڵی و شەڕی دەسەڵات و نادادوەری و دژە یاسایی و پشکردنە مافی مرۆڤ یاخود گرفتەکە نەبوونی سیستیمێکی حکومڕانی و فەلسەفەیەکی دیاریکراوی سیاسی بەتەئکید نەبوونی ئەزمون ئێمە بێ ئەزمونیمان زۆر پێوە دیارە لە هەموو شتەکانە یانی لە قوتابخانەیە کاتێکەوە ناڵێنەوە لە عشقا ئێمە بێ ئەزمونین لە عشقبازیە ینی لە دەیا حاڵاتی ترە ئێمە بێ ئەزمونین بەڵام کاتگاتە کای سیاسیە ئێمە تەماشا دەکەیت لەم دوایەدا دەرکەوتکەوە گەڵێ خەسڵەتی هاوبەشیە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەو خەسڵەتە هاوبەشانە چیەکات ینی نەک ئۆپۆزیسیۆن ناهێڵێ بەڵکو جیاوازیەکان ناهێڵێ ئۆپۆزیسیۆنەر دەمێنێ بەس تۆ دەمێنێ و جیاواز نییە وەکەوایە نەبێت پرسیارەکە لێرەدا بۆ هەیە بۆ بێ ئۆپۆزیسیۆن نەبێت ئەم لاوازی ئۆپۆزیسیۆنە لەم حاڵەتە چی دروست دەکات ئەوە دروست دەکات ئەمەی هەیە بەشمان ناکە ئەمەی هەیە تێرمان برسێتیەکەمان هێلێتەوە تونین ئێمە تونێکی سیاسین ئەم هات بۆ ئەوی تونیەکەمان بشکێنێ نەیشکاند کەواتە ئێمە بێ بە ئومێدی ئەوە بین لە ئایندەیەکی نزیکیان دووردا ئۆپۆزیسیۆنی دروست بێت مافی خۆیەتی کۆمەلگایەکی سیاسی وەکو کوردی یا هەم کۆمەلگایەکی سیاسی تر لە جیهانە لە هەر ئەستێرەیەکی تر بێ کە بوونەوەری تا بێ بە باوەڕی من ئاساییە فۆرمی تر لە ئۆپۆزیسیۆن هەبێ چەندین فۆرم هەبێ لە ئۆپۆزیسیۆن تاوەکو دەسەڵات تێگەێنێ کە من لە تۆ ناکەم من هاو شێوەی تۆنیم من هاوتای تۆنیم ئەگەر زۆر بە کورتی پێم بڵی کەوایە لە ئاوا بارودۆخەکە چۆن فەلسەفە بگوێژینەوە بنەوە کای سیاسی گواستنەوەی فەلسەفە وەکو گواستنەوەی قەنەفەیەک نییە لە ماڵێکەوە بۆ ماڵێکی تر بەڕاستی بە پرۆسێکی قورسە ینی فەلسەفە پرۆسەیەکە لە کردەی خوڵقاندنی زانین لە پرۆسەی تێڕامان هێنانەکایەوە ئەمە ئیشی تاکە بە باوەڕی من ینی پێشەوە ئیشی دەسەڵات بێ دەسەڵات ناتوانێم شەو کۆبێتەوە بڕیاردا بە فەیلسوفمان هەبێ بە فەلسەفە بکەین ینی ئەمە مەسەلەی تاکە فەلسەفە دەکات بەڵام کاتێک کە ڕێگا دەگیرێت لەو تاکەی کە فەلسەفە دەکات ئالێرە و چێشەکە دەست پێ دەکات کاتێک کە دەسەڵات دەرک بەوە دەکات فەلسەفە خەتەرە فەلسەفە مەترسیە بۆ سەر من ئەلێرەدا من داوا ناکەم لە دەسەڵات فەیلسوفمان بۆ دروستکات چکە دەسەڵات خۆ معمەل نییە فەیلسوف دروستکات شتیوانیە لە دنیادا کارگە نییە بەڵام فەیلسوف بەرهەمی تێڕامانی خۆیەتی تۆ لێگەڕە با تێڕامانەکانی سەرکەوێت تێڕامانەکانی بگات لەو گەیاندنەدا دەسەڵات دەردەکەوێت چۆن ڕافتان لەگەڵ فەلسەفە دەکات بەڵام کاتێک کە دەسەڵات تەماشای فەلسەفە بکات بە هەموو جۆرەکانیەوە ئۆپۆزیسیۆنەوە دەسەڵات ئۆپۆزیسیۆنیش دوو چەند بەشێکە بڵێن ئەلمانیەکان و غەیر ئەلمانیەکان دەسەڵاتیش هەروەها ئەمانە هەموو سێر دەکەیت تا ئەندازەیەک وەک یەک تەماشای فەلسەفە دەکەن شتێکی غەریبە شتێکی ینی شتێکی عەجایبە ئەمە لایەنێکە وا دەکات ئەتوانین بڵێن ترسێک لە فەلسەفە هەبێ ترسە سەرچێکەش لە فەلسەفە بە باوەڕی من ئەوەیە
فەلسەفە مرۆڤێک دروستەکە قودرەتی ئەوەی هەبێ بڵێ نەخێر شت هەڵەوەشێنێتەوە گومان دەکا هەندێک لە حەزات بێدەنگە لە بەرەوەی وتر نرخی نییە هەندێک لە حەزات بە دەنگێکی بەرز بیرەکاتەوە جواتە قساکات کاتە فەیلسوف ئەو کەسەیە کە کۆنتترۆل ناکرێت بەڵام کاتێکە فەیلسوفێکت بینی و کۆنتترۆل کرابوو ئەوە شتێکی ترە فەیلسوف نییە. باشە دکتۆر ئازاد حەمایەسە پێم خۆشە بچینە سەر تەوەرێکی دی لە گفتوگۆکەمان کە ئەویش قسەکردن لەسەر ناوەندی ڕۆشنبیری کوردی ئەگەر ڕێگە بە خۆمان بین یا بە بڵێم جەراعەت و بوێری ئەومان تیابێ شتێک نێوبەرین لە کۆمەلگای کوردیا بە نێوی نێوەندی ڕۆشنبیری ئەگەر شتێکی لەم جۆرەمان هەبێ لە ئێستادا بارودۆخی نێوەندی ڕۆشنبیری کە من پێم وایە هیچی کەمتر نیە لە ناوەندەکانی دیکە ئەتوانێت کاریگەری ئەکتیفتری هەبێ بارودۆخی ناوەندی ڕۆشنبیری لە چیایە؟ بارودۆخی ناوەندی ڕۆشنبیری کوردی بەڕاستی شایانی حەسوودی پەبردن نییە لەگەڵ ئەوەشە لە دوای 23 ساڵ کامە گەڕک لە هەموو گەڕکێکە زانکۆیی ئالی حکومیەیە مەعادێکە ئەنام کۆلێژیەکەیە باشە کەس هیچ ماڵێک نییە دووسێ کەسی لە هیندستان و ئەندۆنوسیا و قاهیرە و بەیروت نەخوێنێ کامە ماڵەگری دوو ماستەریەیە دکتۆرایەکیە یا بەڕێگایەوەی وەریگرێت یعنی سێردەکەی خوێندەوارمان زۆر بووە ڕووناکبیر و ئەکادیمیمان نییە بەس خوێندەوارمان زۆرە ینی ئومی ئەمانە هەمووی دۆزێکی دروست کردووە نەخوێندەواری نەمێنێ محلومیەکە چارەسەر بوو بەڵام کێشەکەمان ڕووناکبیرمان نییە ئەکادیمیمان نییە ئەکادمی بۆ مانای کەسێکی توێژەرۆمان نییە مەسەلەی لەم بینەدا نێوەندی ڕۆشنبیری چییە و چۆنە شوێنەکەی بە باوەڕی من نێوەندی ڕۆشنبیری وتم ینی شایانی حەسوودی پێبەردن نییە بۆ شیاویەکان هەیە زانکۆکان هەیە خریجێکی زۆر هەیە دەسەڵات ئەتوانم بڵێم لەگەڵ ساڵانی 91 ئەگەر بەبیرت بێ خۆت 92 جیاوازیەکی ینی ناڵێم مرۆیە بەس شەڕی ناوخۆ نەماوە دەیە دیاردەی بزێو نەماوە ئەمانە پارێکی زۆرێ پترۆ دۆلار ئەمڕۆ پارەی فڕێداوەتە شارەوە ماڵەکانەوە ینی پارە هەیە باشە ئەمانە ئەو دیاردانن کە بە بڵێن دەیتوانی ینی بەشدار بێت لە خۆڵقاندنی هەلومەرجێکی تر بەس بۆ لەبەر ئێمە بەغەڵەت لەوە تێگەیشتوین ئێمە وا هەستەکەین نێوەندی ڕۆشنبیری نێوەندێکە دەسەڵات دروستێکە وەکو چۆن هەموو شتێک دروستەکە کارگەیەک نەخێر دیسانەوە دەگەڕێمەوە بڵێم مەسئلەی ئەزمموی ڕۆشنبیری ئەزمموی تاکەکانە ئەزمموی خودە واتە خود خۆی بەشدارە بێت لە خۆڵقاندنی ئەزمونە ڕۆشنبیریەکەی خۆی کەواتە ئەزمونونەکان جۆرا و جۆرە بن ئەزمموی تاکەکان دێتە ناوەوە واتە نێوەندەکە بریتیە بێت لە تێکڕای ئەزمموی تاکەکان ئەزمموی تاکەکان لاوازە ئەزمموی تاکەکان کاوێش سازیە ئەزمموی تاکەکان هاوشێوەن ئەزمموی تاکەکان ئۆریگیناڵ نییە فۆتۆکۆپیە زۆری پڕ لە ئیستینساخ تێدەگەیت ئەمیان متەئەسیرە بە متەئەسیرە بە ڕۆمانی عەرەبی ئەمیان متەئەسیرە بە نووسینی فەلسەفەی هەندێک لە ڕووناکبیرە ئێرانیەکان ئەمیان متەئەسیرە بە نووسینی هەندێک لە موسەقەفەکانی تونس و مەغریب ئەمیان ئەوەشی کە لە دەرەوەی ئەمانە و لە هەندەرانە ئەوانە ئەویش کەوتۆتە ژێر کاریگەری ئەم کەوتۆ ژێر کاریگەری ئەمان ئەو کەوتۆ ژێر کاریگەری ئەگەر لە ئەڵمانیا بە کەوتۆ ژێر کاریگەری ڕووناکبیرانی ئەڵمانیا ئەمیان کەوتۆ ژێر کاریگەری ڕووناکبیرانی هۆڵندی و ئەنگلۆ سەکسۆنی ینی لە کۆتاییدا تۆ لە ژێر کاریگەریەکانە کۆمەڵە تێکست بەرەم دێنی بەڵام تێکستەکە بۆ نێوەندەکەی خۆتە کەواتە ئەم نێوەندە نەیتوانیوە سەرچڵی بەرەم بێنێ کە سەنچری و ئڤنتور بەرهەم نهات ڕیسک لەناو ڕۆشنبیریە ڕیسکە بێ لە هەمیشە لە خۆ تازەکردنەوەدا بێ مغامەراتی ڕۆشنبیری واتە مغامەراتی تاکەکان تێکڕای تاکەکان نێوەند دروستەکەن نێوەند دروست نابێت لە کامیەوەیکەوە چۆن تیپێکی وەرزشی دروستە بێ بە بڕیارێکی فڵانی زۆر باشە دکتۆر ئازاد پشوویەکی کورد وەرەگرین و پاشان درێژە بە قسەکانمانین بەڕێزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان